باوەڕگەی ئافرەتی تیا خەریکە تەڵاق دێ ماڵی تیا ماڵی فرۆشتووە هیچی بەدەستۆ نەماوە. ژمارەیەک هاوڵاتی هاتوونەتە بەردەمی نووسینگەیەکی بواری گەشت و گوزار کە کاری وەرگرتنی ڤیزەی وڵاتانە ئەمان پارێکی زۆریان داوە بە کۆمپانیاکە بەڵام تا ئێستا کۆمپانیەکە وەڵامی نەداونەتەوە و پارەکەشیان دیار نییە. منەچمە لایەکێ لەو کەسانە خاتوبەها خات وەرسڵاو لێبێ ئێوە بڕی چەندتاننا وە کارچێکە تا ئێستا وەڵامتان نییە. وەڵامە بری 4 دەفتەریمان داوە 2 ساڵۆنیوە دەستیمان پێ دەکا هەر دەڵێ ئەوڕۆ ناسوێنە جێبەجێ دەبێت کە دەبا بە 2 مانگان جێبەجێ بوو باە هەنانیش پارەی 150 کەسیان خواردۆ ڕۆیشتون یەکیان کە ڕای کردو هەر یەکەم ڕۆژ یەکیشان بەداخەوە دوای 2 مانگ 3 مانگ ئینتزاری یاسا کە یاسا جوابمانداتەوە دوێنێ بەربوو. دوێنێ بەربوو ئەی وەکو یاسا چی وەڵامی ئێوە یاوەتەوە؟ هیچ وەڵامێکیان نەداوینەوە کە ئەوە مدیر موەفزە دەتوانێت پارەی بخوا دەتوانێت هەر شتێکی پێی خۆشە بیکە. هەمون ئێرانین 6 مانگ بۆ 7 مانگ ئیقامەکەمان بەسەر چۆ غەرامەی ئەوەندە مانگەشی 2 کەسمان غەرامە هەیە چون پاسپۆرتەکانمان دەستی بەسەرداگیرا بوو. پاسپۆرتی من هەر دەستی بەسەرداگیراوی مردەکەم تقریباً 1 ڕۆژ پێش جێژنەی بەرمانگرتەوە. باشە ئێوە ئەگەر ئەم پارێ وەرنەگرنەوە کە ماوەی زۆر ئەم پارێتان ناوە هەڵوێستان چییە بێت؟ ئەو پارە وەرنەگرینەوە وەڵای جاخانە خەزاین چۆنە ئەو خەڵکێکی زۆرە ئەو خەڵکەش هەموو خێنی گەرمە ینی واقعیت دەبێت یاسا بێتە سەرخەت یاسا دەبێت بۆ خەڵکە شتێک بکە ئەوانە 5 کۆمپانیانە بۆ ئەو کۆمپانیانە هەموو مزەویزیان هەبوو هەموو ئەوە نەبوون ینی بێ هیچ شتێکیش کرد دیارە ئەوانە مزەویزیان هەیە پێشەریکیان داناوە ئەو پارێشی چی لێ نهاتووە ئەو پارەیە ئەوانە لە بۆرسا ناویشت و زەرەدیان نەکردو لەو پارەیە و خەڵکە 5 ساڵە ئیشی پێ دەکەن بەڵێ بەشێکی لە بۆرساویشتەوە ئەوەی کە دوێنێ بەربووە ئەو پارەیە و خەڵکە بەڕاستی کەسابەتی پێکراوە 2 ساڵ و نیوە بەسەنی وە 6 مانگە ئیوە ساڵەکە خۆ ئەو پارێ زەرری نەکردووە ئەوە نێ بڵێ مەفع بوو بێتەوە هەر لەکن ئەو 4-5 کەسەیە بەس قانون دەبێت لەوانەی بستێنێتەوە پارەیە و خەڵکە بدرێتەوە و تەواو. بەڕێستان من ئەگەر بێمە لای تۆ ئێوە چیان جوابانەوە لە دادگا کاتێکە چوون داواتان قەید کرد؟ دادگای ئەمە لەگەڵ دادگا تقریبەنەوە نزیکەی 2 مانگە لەگەڵ دادگا ڕووین سکاڵامان 150 ماڵ سکاڵامان تۆماگرۆ بە سیستەمی ئەم حکومڕانی خۆمان بە یاسات نیماگرۆ نەجادە ماگرۆ نە کارێکی گاژۆ یێڕی ماگرۆ هەر وتمانە با یاسا سەروەر بێت کەچی سێرەکەی ئاسا دوێنەکە تاوانبارەکەی بەرداوە ئەڵێ بە قانون بەربووە و لەسەر شکاتی خۆشیان گیراوە شکاتی ئێمە وەرناگیرێت ئەگەر لەسەر شکاتی ئێمە سێ بە لە ژوورۆ بوونایە هەر چوارەکەی 150 ماڵن یا 150 کەسە 150 ماڵی من وەک خۆ ماڵم ملفیزم بۆ کوڕمەرگۆ بە دەفتەرێ دۆلار ئەلەم کۆمپانیا هەڵیان خەڵەتانی فێڵ و هەڵە خەڵەتانن هەر ئەمەش نییە. ئەو بڕێ پارەی کە بە گشتی یاوتانە چەندێکە؟ 200 بۆ 300 دەفتەر دۆلارە. ئێوە هەڵوێستان چیە بێت؟ هەڵوێستمانەوەی ئەگەر داواکارین لەمڕۆ تاک و تا هەفتێتیش سەرۆک پاڤڵ ببینین ئەم کێشەیەم بەس بە سەرۆک پاڤڵ ببینێت چکۆ مامانە لەوانە چ کەسیان لە پشت بێت کەسی مەسئولی کە پایدارگریان لە پشت بێت چۆم ئێمە بەهانای ئەم خەڵکەوە نایەن 150 ماڵاوەیەکی یایدا باوەڕگەی ئافرەتی تیا خەریکە تەڵاق دێ ماڵی تیا ماڵی فرۆشتووە هیچی بەدەستۆ نەماوە. زۆرترین ڕێژەکە درا بێت لەو 8 دەفتەر دۆلار درراوە 8 دەفتەر دۆلار درراوە زۆری ڕۆژ مەلەکێک ئەم بابەتە دەستی بێت 4 مانگە بێت دەیستا ئارەوەڵات خۆی خەڵک پێشتر هەبووە 2011 کۆمپانیا هەیە ئەمە حکومیە پێ حسابی کۆمپانیایە 2011 بووە ئێستا ئێمە مدیرەکەی کەس نازانێت لە سلێمانیە یان لە بەغایان لەکوێ مەلەکێک دیار نەماوە لە یەک لەو ڕۆژۆ کە بەردەم ئەم کۆمپانیا خۆیان لەلایەن خۆیانە بووە بە کێشەیان ئەمە کالە من پانەم خۆراوە بۆ نمونە زابطەکان ڕەوەزی ناوەڵا ئێمە منی خۆشم 200 دەفتەرم خوراوە ئەیکاکەوە مەسەلەیە کوردیە لێ تا ساحێ ماڵ دزی کرد دە ساحێ ماڵی کرد ئەوە ئێمە بەسەرماتوە خۆیان شکاتی گیراوە شکات لە ئێمە وەرناگیرێت. بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئەمە ژمارەیەک لەو کەسانن کە پارەیان وەرگیراوە پارە وەرگیراوە بۆی کە ڤیزە وەربگرن بەڵام پارەکانیان پێ نادرێتەوە و داواشیان لە دادگا تۆمان کردووە بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکیان نەدراوەتەوە دوێنێش ئەو کەسەیشە لە خاوەنەکان لە لایەن دادگاوە ئازاد کراوە بۆی کە خاوەنی کۆمپانیاکەیە و دەیەوێت وەکو بابەتێک شەشەکە چارەسەکە وڵات تا ئێستا چارەسەر نەبووە.